عوسمان سەجگەری ئاوام هەبێکم بە شیشە و بێخێ خۆمەوە کەی بەشەرە جۆرەکەی کوڕی بۆ خۆ من مەقسەم تۆ نیە عوسمانجان مەقسەم ئەو جۆرەکەی کوڕی تۆیە با لە سجنا داوەشیەوە کەی بەشەرە چەند ساڵە تۆ لە ناڕەحەتیای بە بۆ نێمەتیەوە بەسە ئیتر ئەو چۆن دڵیە ها وەڵای ئەم ماڵ بەبلەوە خۆشە ئێمە تۆمابان کرد جاواکم کەیتوانە ئەو بەس مەبنیتەوە بەخوا برا لەوەتەی بلە ژیراوە من نانم بۆ ناخورێت قوربانە بم کاکەکی ئاخر نابێ وابی بە ساقە ئەمە ڕۆژ و دوو ڕۆژ نییە کاکەی ناخورێ خوشکەکەم ناخورێ بۆ باوەڕ کە پورێ چەنێکە سەمونی کڕیەوە بای هەزاری کڕۆ ئەلێ کە ڕوولی داوە کەس دەمیلێن قەی ناکە ئەمڕۆ عوسمانجیان ئاسیا یەک چێشتی چەورمان بۆ لێنە بیل مناسەبە باشە خوا کاکەمە خوا کاکە چی دێنی بۆم ناخورێ بەخوا هیچ بۆ ناخورێ لە تۆزە شۆربا بۆکەم ناخورێ ناخورێ بۆم ناخورێ چی بۆ حازەکەم ناوچای بانیانە بۆ حازە بۆم ناخورێ من زۆر سێرم بۆم ناخورێ چێشتی چەور ژنەکە نانوچای چی بەم تۆزە تەرخێرە بۆ بکەم کاکە من دەڵێم بۆم ناخورێ من زۆر سەیرە بچم مریشک لێنم لەسەر برنج و سووری کەمەوە وەڵی کزێم و لەگەڵ فاسۆلیای بە گۆشتەوە جا بڵێ بۆم بخورێ ئەخوری عوسمانجان مناسەبەتی یە بە ئینشەڵا ئەمڕۆ جێوێکی خۆشی ژەبەینە سەر و بە قوربانە بم کاکەی یا نەزانم پێتەوە دیارە باوکشم بێتاقەتە هەنی قسەی خۆش و ئەومان بۆ بکە قسە خۆشەکانی خۆت جەوەکەشم پێ خۆشە بووی تۆزی عوسمانیش جەوەر عوسمان بیریە ساڵی هەفتا بێکەوە چوین بۆ مەملەحا بەفرباری بوو ئەمەنگە تێگەیشتی لە خوار بەسرەوە وەڵای کە چوین ئێمەش ئیتر ڕێگەوبان نەبوو ناچار حشتر بەرز بوو توم عوسمان بۆ سواری حشتر نەبین وەڵا کاکە من سواری حشتر بووم عوسمان نیتوانی سواری بێ پێشیان بێنا بە پەیشە تەرکەوە عوسمان کەوتە خوارەوە باشە خاڵە بەکرد عیبە وەڵای تر دوایی چیمان کرد هەر چۆنێ بۆ عوسمانم بە کۆڵ بڕخۆمان کرد بە ناو دێکەیە کاکە شەڕە سەگ بوو لەوێ هەستی بەسەری تۆ جووتێ سەگ شەڕیان بەسەری من بەسەری ئەمە کەلەی سەریان بوو بەسەری ئەو هەسی یەکتریان خۆ بەس کلکەکەی مایە باشە آخر من ئەو شەڕە سەگەم هەر ئاگادی آخر دوایەوە یعنی حشتر ئەڵم مەقسەدم یعنی حشتر من بەس لە ڕەسما بینیمە کۆرە عوسمان تۆ لە گۆڵی منابووی برینار بووی خاڵە بەس ناناسیبە مناڵەکانی شەڕ کردو وەڵڵا ئەجا تۆ واسەوە بێنە سێهەمی داوا بۆ وەسکەم کاکە عوسمانیش برینارە قاچی یەشی وشکا وەڵا منیش چی بکەم ئایفۆنێکم پێ لەم ئاخر مۆدیلانە تێگەیشتم ئەمە چەندە سیانزەیە چواردێ نازانم وەرە خاڵە بەکرد بەسە مەعز بۆ خوا 1970 کۆ ئایفۆن هەبوو هەتی هەبوو تۆ لە خۆتۆ من بە درۆ مەکەرەوە ئەزانین چۆنێتر لۆکەیشنم نات بۆ ئەوەی ئیسعاف هات عوسمان بەرێ بەڵام ئەو کاتە ئایفۆنی ئەو کاتە زانی چۆن بوو وەکو ئێستا نەبوو سێوەکە ئاوا قەپی لێ گیرا بوو ئەو کاتە سێوەکە بەخڕی جوان لەسەر پشتی ئایفۆنەکە تۆ لۆکیشن ئێستا نادۆزی نەکەی باو ئەم جارش نەکەی آخر بە قوربان ئەم ئێستا نازانم لە هەفتایە وەڵای ئەو عوسمان تۆ خۆ شتێ بیرە چێت تۆڵی داریان ناوە بەسەرتا بۆ شتێ بیرە چێتەوە بەساخ وڵا بەکرد تۆش خەریکە ناخۆشیەکە ئێمە چییە خۆزگە بلە لێرا بوو خۆزگە کە سەقفەکە باشتر کە لێرە نەربوو دەهەستە بڕدی مشوری چای ئاوێکمان بۆ بخۆدەی کاکە گیان بچم بۆ حازرکەم جا بڵێ بۆ بخوری ئاخوری بەخوا لەوانەی لە زیاتر لە جاران زیاتر بخۆی ئارەوەڵ باشە منە ڕۆمە چمشت نانوشت حازرەکەم و تۆزێکی شەبین بۆ بلێکی ئێ باشە بەس ئاسیا خۆشکەم تۆ هەر لێنێ قەیسێکە زانین چۆن بە گۆشتی جۆرەکە سووریکی تۆ خۆشتر نییە ناشکوێت بخوا ناش کشمیش و بایم ئەگەر تۆزە زیاتری تێکەی خوا بڕوان ناکەم بەسەر چاو بەسەر چاو با چەور بێ ڕۆنی چی؟ حلە با چەور بێ مناسەبێ ئەمڕۆ بیر مناسەبەی خۆی باشە ماشەڵڵا لەو قەو باڵایە چۆن بکە کە خەفەت مەبێ ئاوە حەزم لە خواردنی خۆشە وەڵڵی دەست چاور چی بکەم نا مناسە بەشە ئەمڕۆ ئەڵێم بەکرد بەڵێ هەتا قەیسێ پێگا بۆ دووسێ درۆمان بۆ ناکەین ئەوە عوسمان تۆ عیب ناکەی من پیاوی درۆم ئەرێ هەستی و پێیان لە ژیانتانە بیستتانە خاڵە بەکردتان درۆ بکە بەم گردنە نە ئەوە عوسمان وەختی خۆی من لە ئیفتیدایی بووم من ئابووم ئاوا لە یەهودی چی تیدایی؟ ئیفتیدایی ئیبتیدایی
فرقی نییە ئیفتیدایی بە ئیبتیدایی بێ فەرقی نییە سەرەتای جۆن بەسەری ئەو عوسمانە هەموو بەیانێوە نیە لە ڕیزا منیانە هێنایە دەرێ ئاوامانە کردووی تو گۆرانیمانەوت و ئافرین ئەمانیان هەموو کردبوو بە ئافرین یعنی ویسان وشت بوو ئا آخر لەسەر ئافرین بۆچی لەسەر ڕاستگۆیی کورە دڵم تەقی دەبێڵن بۆی لێم نا باوکە بووی لێمێ ئەم جارش باسی کۆنتا بۆکە عوسمانی ئەوە خۆی مەوجودە حازرەکە لەگەڵ مابوو کاکە ڕۆشتین بەدخواب دەوروبەری لای چاقچاق بۆ و کاتە قیتاب نەکرا هەمووی گەڵ بوو سەیرەکەم ئیستیحامە سیارە دوای سیارە کەوتو ئاوە وەڵامنیش پرسیارم کەوت کاکەوە چێوی ئیستیحامە مەجالمان نییە بڕۆین وتی خاڵە بەکرەوە پاسێکی منشەعە چەقی و هەفتا هەشتا نەفەریشی تایە چۆن تویان ناسی وتیان خاڵە بەکرد ئەیتە سێ ئەو خەڵکەکە منێ ناسی ئەی چۆن جا منیش ئەو کاتی یاری ئاسن بەکرد ئەم عەزەڵاتانم نیش ئەمەنگا بوو ئەبرانم نیە ئەم پوزانم ئەمەنگا هەڵا دیوتم عوسمان نێڵی یەک کەسیش لە پاسەکە دابەزی وسیان دابەزن وتم کەس دا نابەزێ ئەفەرم ئایتر ئەمیش عوسمان پێ خۆت وتی دەی بەکرد بوو بیرم هەڵا چوومە دوای منشاوە ئاوایەکم گوتم بیا بەیەک بیا بەیەک وەڵا یای بەیەک و یەک ئەمەنگە دووکەڵی ڕەش هاتە دەرەوە لە خۆتەوە یا لە منشەکەەوە نانا لە منشەکەەوە عوسمانەوە چێ پێم ڕابێرن بەخوا عوسمان جان مەجلیسە بەکەڵ چیوە نایە منە بەڵامی دەخۆ کلمەکە دزانیش دانیشتم بۆ خۆمان سەرکە سەگانە خەری کرد پێم ڕاد ناڵەتە مناڵە ئاوە بڕوە ناکە بڕوە ناکە بەلێ خەریکی قسەیت ئەی چی بکەم درەنگە گوێ بگرە منە ڕۆم چێشتەکەم خستۆتە سەری هاتە دەقە چارەکێکیکە بیکوژێنەرەوە بەس با تۆزێ گۆشتەکان کزێ لەبەر کاکەم حەزیرەتی تازە فریای لە ناکەوێ ئەرە وەڵا جاوەڵا من طبیعەتم ناچێتە وەڵام منیش کورە هەفتی جارێت خۆشە پیس و پۆخەڵە وەڵی ئەو بڕاستە ئاسیا هەموو بەیانێ من خۆم ناشۆم ئاسیا بەخوا کاکە ئەو نە پاک و تەمیزە خۆی نەشوێنایەتە دەرەوە لەقەت چاوەڕێکن تا پێگا تۆزە بەرن بۆ بلە بەخوا فرێ ئەو ناکەوێت کاکە گیان چارەکی بزەقە زۆر ئەو نی نەماوە مواجب لە باوکی خۆی خۆشێ بەخوا پێی ناکە بەشە پێویژە خۆ بۆیە بەبوو نەختێبی وەشی بۆ کڕم لە ڕێگا باش پارە پێ یا بدەمێ نانە دەست خۆش پێم گیان با بڕۆین حەزی لە ئەندۆمی قاپێکی بۆ بەرت خۆ دەبڕۆ دێ ئەحواڵیشی برسە دەبڕۆ دێ بڕۆ پێم دەبڕۆ دێ ئافەرم ئەو چێش توشتە ها باشە دەئیتر مێشکمان ببە با تۆزی قسەی خۆش بۆ عوسمان بکەم باشتر بووی خوا تۆزێک لەوەتێ بەکر هاتۆ تۆزێک باش من دەخوا بە زیاوی بۆ هەر شوێنە بڕۆم مەجلیسم گەرمە خۆشە